وەختتان وەخێر یارانە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. عەتفە بە داستانە مەرگە ئاغای سامانە بێحفەر و سناریۆیە کە بەحس کریا و ڕاپەڕین شوێنە ئەم داستانە ئەگرێت و ظاهرەن تەنها ئێمە وجدانە عمومیە خەڵکەم کوردەوارینە. من ناچار بووم ئەم لایڤە بکەم و دووبارە بۆ خاتریەوەی کە خانۆمە گوڵاڵەیە کەمانگەر متتەهەمە ڕەدیفە ئەووەڵە ئەم پەروەندە دیسانەوە مەدارکشی لە خۆی دانیاگە نۆعێک گەرەکی بووگە پاکانەی عمومی بکات. من ئەمانە ئەخوێنم و بۆ ساحەتە مەردم بۆ ئەفکارە عمومی تا ئەفکارە عمومی کوردەوار بزانێت تەکە مجرمینە لە هەرچی بەشە چۆن بەرخورد بکە، بزانێت چۆن ساڵەهای ساڵە ئەمانە کاول ئەکرێن، جنایەت لە حەقیان ئاکرێ، سروەتیان بەربادەچێ بەدەستە ئیدێک نەزۆکە ئەحمەقە جاهل و جنایەتکار کە بە یەکسری سناریۆهای ئەحمەقانە عەقڵ و زێهنیەتە مەردمە ئێمەیان نابود کردگە. بزانن ئەمانە هەر ئەو دار و دەسەنە و گشتیان هەشتەکیان لێ ئەدا بۆ زارا کە زاران نەکەنە زندان لەسەر زومانی دایکی. وەلێ یەک نەفەر لەمانە بابەتە مەرگە سامانە بێحفەر نە هەشتەک دروست ئەکا، نە تووفانە تویتری دروست ئەکا، نە مەسئولیەت ئەگرێتە ئۆهدە، نە جواو ئەداتۆ تا بزانن ڕواڵەتە کەسیفە ئەندامانە حیزبی، فعالینە حوزەی جامعەی مەدەنی، بەرساختەگانە دەستگاهە ئەمنیەتیە کۆرپڕیشنە جوولەکەی ئێرانی چۆن کارەکەن و چۆن لەسەر ئەم کوردەوارە ئێمە مانۆڤریاندا. ئەمە هەمان سامان جەرجی سەر ڕەپەر بوو کە سرودی ئەوت بۆ حیزبەکانی، سرودی ئەوت بە فعالینە جامعەی مەدەنی بۆڵدیان ئەکرد و گەورەیان ئەکرد. ئیستە مردگە گشتی گەرەکی پۆخڵەیکە، گشتی گەرەکی بیشێوێ، گشتی ئینگار نە ئینگار بە ئەو ڕەبتی هەست. ئەم جەماعەتە کورد بازە، کۆتر بازە، هەرچی بازە هەست و بە ناوە شۆڕشگێڕ و خەباتیە کوردی کەوتونە گیانە ئەم جامعەیە ئێمە. ئەم جامعە ئەوەڵەن تەرەف من هیچ کام لە ئەمانە نییەن و من تەرەفە هیچ کام لەمانە نییە. ئەم کەسانەی کە ناویان لەگراتێت مجرمن و دەرمەزانە ئتتهامن بۆ خاترە مەرگ، قەتڵ و داستانێکی پڕ لە ئیبهام کە حکوومەتە حەلیم هەمکاری کردگە لە شاردنەوەی حەقیقەتە ئەم داستانە. وەگەرنە من ساڵ هاست هیچ کام لەمانەم نە ناو هاوردگەن، نە بۆم مهم بووگەن، نە بە عەدەدێکیان ئەزانم، نە مۆهرەیەکن، نە وەزنێکن. ئێمە ئەگەر ناوە حیزبی دموکراتمان هاورد دەلیلی ئەوە نەبوو حیزبی دموکرات مۆهراس، نا دەلیلی ئەوە نەبوو پێکاکا شتێکە، کۆمەڵە شتێکە، نا ئەمانە چهرەیەکیان لەم کوردەوارە ئێمەدانیا بوو و خەریک بوون لەم مەردمە نیرویان ئەگرت، ئەم مەردمیانە سەرکیسە ئەکرد و سەمیان ئەکردە ناو زێهنە ئەم مەردمە. ئێمە ماهیەتە واقعی ئەمانمانە ئاشکار کرد، نەقش و کاریان بەڵمەڵا بوو، عەقەبەی ئیجتیماعیان لە دەستداگە، کەسێک لە پشتیان نییە، کەسیان نییە. من تێمە سەرەدی بەیتەکەیە ئاغای مستەفای هیجری وەلی بەحسی یەکەم خانەمە گوڵاڵە کەمانگەر. بزانن لەم داستانە نەعیمە نەجەفی و شەهریارە تەحماسبی متتەهەمانە ڕەدیف دوو لەم ماجەرایە کوشتن و قەتڵە هەن. ئەمە ئەوان بەغایەت زرنگترن. ئەم خانمەیەکی بەغایەت هۆڵ
دەستپاچە و خەریکە لە حەولە حەلیمەکەوێتە ناوت دیک تنتن خەریکە گافەدا و ئەوان فشاری بۆ تێرن تا فقط ماجرایە ئەم کوشتن و قەتڵە بەسەر ئەمە سابت بێت و نەعیمە نەجەفی و شەهریارە تەحماسبی لە مەزانە ئەم ئتتهامە دەربچن. ئەم داستانە هەر ئتفاقێکی تیا کەوتگە قەتڵە ماجرایەکی سیستەمەتیکە و ئەمە پلاندار ڕێژیاک بووگە لە فیمابینە ئەم سێ نەفەرە وەلێ ئیستا ئەمیانە خۆی داگەسە بەرە ئەم داستانە و گەرێکی خۆی بکاتە ساحێوی. ئەم خانەمە چەند ساعت پێش پۆستێکی دانیاگە تحتە ناوە ئەم مەزمونە جا لە بەمانە ئەچن لە وەختە قسەکردنە منە بەلاخەرە ئینسان حاڵەتە چێهرەی ئەگۆڕێ کە قسە ئەکا عەکس ناگرێت ئەچن لە تیکەیەکا کە حاڵەتە چێهرەی ئێمە جۆرێکە ستاپی ئەەکەن و دانەیە عەکس انتخابەکەن کە فکر بکەن بارێکی جۆرێکی تر نیشانەدا. نووساکێسی کابرایەکی ناتەواو بە ناوە پەیمانە حەیدەری داخستنە فەیسبووک و ئینستای منی بە دەرفەت زانیوە دەستی کردووە بە جەفەنگوتن لێرەوە پێی دەڵێن بەگوێی بگەێنن کە گوڵاڵە کەمانگەر زیندووە و هەرچیەکی بەسەر هاتبێ هێشتا ئەوەنە هێز و توانای هەیە بتوانێت دەمکوتی لومپەنی وەکو تۆ بکە. ئەزانی چی مەسادیقە جۆربە لە ئەوروپا خانەمە تەوسا پەیانە کردگ ئەوەی کە تۆ حەملەی شەخسی بکەیتە سەرە کەسێ تۆجۆکەی تۆ بە چه پێوەرێک هەڵەگەڕی بە منێژی ناتەواو لە لەحازە عەقلی و ناتەواوم عەقەبماندەی زێهنیم مۆنگۆلم تۆ چۆن هەڵەگەڕیتەوە تۆهینە وا ئەکەی ئەمە تۆهینە شەخسیە چۆن تۆ دەلائیلە ئێراە نادەی و ئەم حەملە ئەەکەی سێرکە ئێوە دائیمەن قاچتان وا لە پۆلیسا و دائیمەن پۆلیس باوکتانە و دادگا باوکتانە بعد تۆ هەنوو زیندوی تۆ کی ئەسڵەن تۆ ماجرای قەتڵە سامانە جێرجیس مهمتی کردگە وگەنە تۆ کی ناوت بێتە سەر زوانە من یا ڕاپەڕین کەی تۆ باماکە من تۆ هەر ئەناسم تۆ چ کارەی توی ئینسانێکی لە گرا چێهرەیەکی پابلیک لە بین تۆ دوو نەفەری تەران فڵە بووگە و ئێوە هاتکن ئەم سناریۆتانە بۆ فەری بە ئەفکارە عمومی کولەن مەختوش کردووە بۆیە تۆ لە گران ناوت تێت تۆ زێنگی زێنگنی و من چە ڕەبتێکی هەست و مەردم چە ڕەبتێکی هەست دەمکوتە لومپەن تۆ دەمە من بکوتی چۆن دەمە من بکوتی من دووست دختەرە سامان جێرجی سوگەم من لە لای سامان جێرجی سوگەم چۆن دەمەمە کوتی ئەمە ساحەتە قزاوەتە مەردمە ها تۆ متهمە ڕەدیفە ئەوەڵی تۆ لە هەر چوو بوای تاتیان گرت ئێمە کەیسمان هەست کاورە دووست دختەرەکەی خۆی بردەگە سەردەرەوە تەسادفی کردگە کوڕە خۆی مەجروح بووگە لە کرماشان کەنیشکەکە کەوت کەسە کۆما دووست دختەرە کوڕەکەوگە تەسادفیان کردگە کوڕەکە لە بیمارستانوگە خانەوادەی کەنیشکەکە شکاتیان لە کوڕەکە کردگە کوڕەکە دیێ کامل لە خەساراتە کەنیشکەکەی پەرداخت کردگە متهم بووگە مجرم شناختە بووگە تا خانەوادەی کەنیشکەکە ڕزایەتیان داگەپێ تەسادفیان کردگە لەگرا یێ نەفەر نفڵە بووگە متهمە ڕەدیفە ئەوەڵیش تۆی و بعد هاودەسەکانە پیاکانە هاودەست
شهریار تهماسبی و نعیم النجفی. گەرە حرامزاگ نی و کوڕ باوکە خۆیە، با لە لایڤێکدا پێکەوە قسە بکەین و لە مزەخرەفاتی خۆی و ژنی دۆستی بەرگیری بکە. خانمە گۆڵاڵەکە مەنگەر، ئەوە لایڤەکە تەشریف بێنە ناوی، وەلێ بابزانی تۆ وایتە جێگەی متتەهەمە و من سوعالە لێ یەکەم دەرناچی قسەی مفت بکەی فڕە دەدەمە دەرەوە وەکو دادگا. عینە دادگاهێ دادگاهیە کە ڕوتی جێگەی متتەهەمدانی شۆ من سوعالە لێ یەکەم قەزاوەت مەردەمەیکە من حکمت نادەم، بعد مەردم حکمت دەدەن. بێ خۆت و ڕەفیقەکانت گشتان بێنێ مەم دادگا بەرگوزارەکەین. ئەوە پۆست ئەوەڵی. پۆستە دووەمی. نامە و پەیامە تەلەفۆنی زۆرم بۆ هات لەلایەنە هاوڕێیان و دڵسۆزانەوە کە خۆم لە بەرامبەر کەسێکی بێناو نیشان و مەعلوم الحاڵ تۆ دیسانەوە لەگرا حەملەی شەخسیت کردو و ئەمانە ئیقامەی جۆرم و دەعوا بەر عەلەیە تۆکرێت. یعنی چی من مەعلوم الحالم؟ لە نەزەرت تۆوە تۆ تەشخیصە دەی من مەعلوم الحاڵم؟ ئەمانە حەملەی شەخسیە هات. باشە خانەمەکە مەنگەر، هیچ کەس لەگرا نەهات کە لە قیافەی تۆ، لە شکڵت تۆ، لە نەوە قسەکردنت، لە هیستریەکەوا لە وجودتا بێت و بیکات بە هەتک لەسەر شانت بەحسی بکە. تۆ دووست دختەرە ئاغایە سامانە جێرجیسوویی. شەوێ قبل از ئیعلامە خەبەرە مەرگە ئەم کوڕە، ئیعلامە خەبەرە مەرگ نەموت مەرگی چونی منازانی، شەوە قبل از ئیعلامە خەبەرە مەرگەم ئاغا تۆ دەرچووی هاتگی بۆ نۆروێژ و ڕۆژە بعدی خەبەرە مەرگ و خودکوشیەم کوڕە تێتە دەرەوە. تەوەجۆکەی بۆ ناوە تۆ تێت. تۆ چون دووست دختەرە مردگی مەقتوڵی ئەکسی بوویی لە کەناریا بوویی بۆیە ناوت تێرن. ئێوە کەمپەینە هەشتەکی ئەخەنە ڕێ بۆ زارا نجاتی بن چۆن ئیسە گەرەکتانە گشت کەسێ دەمدا بخا بۆ مەرگە سامان، بۆ نەتانگەرەکە ئەبعاد و زەوایای بکەوێتە دەرەوە، بۆ فشار نایەرن وەکیل ناگرن لە هەولێر و ئەبعاد و زەوایاکەی بخرێتە دەرەوە. ئەمە هەفتەیەکە پوخڵەواتیەکەن بۆ مەگەریەوە حەقیقەتان نەگەرەکە مبارزە ناکەن، خباتێ ناکەن و خباتێ ئەکەن، ڕۆژهەڵات و ڕۆژهەڵاتمان و خەباتەکەن وانییە. وەکو ئەو کابرا دادەنێم و کاریگەرترین قسەشی هی هاوڕێیەکی خۆشەویستم بوو کە وتی هەر کێت کرد بە ئەوی تری خۆت خۆتیش دێتە هەمان ئاستەوە. خانمگیان نەتۆ هیچ فەردێک نە جۆزە پرینسیبە ئێمەست تاکێ بکەینە دیگەریە خۆمان، نە تۆ حەد و لیاقەتت هەست دیگەریە ئێمەوی. تو دانێ مجرمی وایتە مەزانە ئتهامە سەنگینێکە هەڕات کردگە یەکێک لەو جورمانەی کە بە ئێمە ڕەبت پەیا ئەکاوە دەرحەقە ئێمەت کردگە تەشویشە ئەفکارە عمومی و فەریبە ئەفکارە عمومیە. تۆ لەولاوە سامانە جرجیست بە عنوانە قەهرەمان و ئینقلابی و کوردباز فرۆشتگەسەوە بە مەردم. لەم لاوە سامانە جرجیس مردگە سکوتت کردگەوە گەرەکتە گشت کەسێ سکوت بکە. تۆ دەرحەقە ئێمە مرتەکەبە جۆرم بووگی، شەفافیەتت نییە، سداقەتت نەوگە، دانێ ئینسان لەم سەرزەمینە ئێمە کوژیاگە مردگە حەوادسێ بەرەو ئەم مەرگێ بردگە کە تۆ بەشێک لەم داستانەیدا، بەشی گەورەیەک لەم داستانەیدا.
بۆیە بە قسەی براکان و هاوڕێکانم دەکەم و ئەو شانازیەی پێنادەم کە خۆی بە دوژمنی من دابنێ. خانم گیان، من دوژمنە کەس نییەم، باوەڕکە بە شوێنە دوژمنایەتی شەخصیشان ناگەڕێم. ئەگەریش بگەڕێم تۆ و ئەمسالە تۆ و ئەوانەی کامنتە بۆ دائەنێن عەدەدی نییەن کە من بە دوژمنیان بزانم. نە عەقڵتان، نە زووانتان، نە شەخسیەتتان، نە زۆرە بازووتان، چ ئسرارێکت هەست ئەمە شەخسی بکەیتۆتەکە منە. من ناچمە ئەم وادێ، من خەریکم ئەمانە بۆ خەڵکیێژم، ئەمانە تۆ نووساکتە بۆ تەبرەئەی خوات. حملەی شەخسی وە منەکەی گەرەکتە بیویتە ناوی فازێ. من چه مشکڵێکی شەخسیم تەکە توا هەست؟ تۆ ئەسەن کیت؟ تۆ خانمێکیت، ئەم ئاغای جرجیسەتە گەورە کرد و دووست دختەری بووی، عەکسە لە خۆت دانیاو. ئێوە ئەم کارتانە کردگە. تو کی من تۆ بە عنوانە دوژمن هەڵبژێرم؟ ئەم بە شوێنی دوژمنە ئەگەڕێم، دوژمنە شەخسیە ئەگەڕێم. مەگەر من ئێوەم و ئەمساڵە ئێوەم بەر ئەساسە حوب و بوغز و تەحوڵاتە مێعدەمتە کە دیگەرانە بەرخورد بکەم. ئەمە کۆمەلگای منە، ئەمە جامعەی منە، وەکو ئینسانێکی مەسئول لەم سەرزەمینە بەرامبەر بە ئیتفاقاتە ناو جامعەم مەسئولیەتم گرتگە سە ئۆهدە. دوژمنی مرۆڤی حەقیر سەرشۆڕیە بۆ ئینسان و دوژمنیش دەبێ حەدی ئەوەی هەبێ کە نیەتی ئەو داماوە. تەماشاکە خانم، تۆ خەریکی ئەمانە شەخسی ئەەکەیتۆ، تۆ ئیشن حقارەتەکانە من بێژی، وەگەرنە ئەمانە تۆ حەملە ئەەکەی، ئەمانە داستانهای شەخسین ها، ئەمە لەسەر تۆ خراو ئەکەوێ، خراو. تۆ ئیشی بێژی من بۆ حەقیرم، چۆن حەقیرم، معیارەکانە حقارەت چه شکلیە، من تەرسە زاوەرم. بێئەقڵی حقارەت نییە ها، کەم سەوادی حقارەت نییە ها. حەقیری یعنی ئینسانە ڕەزیلێکی پەستی بێ موستەوای بێ ئەخلاقی ئاست نزمی بێکەرامەتم. ئەمانەمە چۆن مەسادیقەکانیان بێرە تۆ ئەمانە مەسادیقیان بێرە بعد حکم سادر بکە. تۆ تماشاکە خانم گیان، دلیلی ئەوەی کە من ناوە تۆم هاوردگە دلیلی ئەوەسە تۆ وایتە مەزانە اتهامە قەتڵە سامانە جێرجیس بە سوورەتە بەرنامە ڕیزی شدە. تەوەجۆەکەی بعد لە کنارە ئەمە تۆ نەعیمە نەجەفی و شەهریارە تەحماسبیە فعالە مەدەنیە سامانە جێرجیس کوێژ خەریکن ئەفکارە عمومیە مەردەمە کوردەوار منحرف ئەکەن، مشەوەشی ئەکەن و فەریبی ئەدەن. تەوەجۆکەی ئێوە جۆرم مرتەکب بووگن لە مەنزەرە عمومیشۆ. تەوەجۆکەی ئێوە ڕێگە واز ئەکەن بۆ جنایەت لە جامعە و ئەماکەن بە نۆڕم و تەبیعی ئەکەنەوە. تەوەجۆت کرد. بەڵام لەسەر توڕەحاتێک کە وتوویەتی و ئیدعای کردووە 20,000 دۆلاری بە هاوکاری ژنێک بۆ سامان کۆ کردووەتەوە. من نە ئاغای سامانە جێرجیس ئەناسم، نە دووست دختەری بووگەم. خانەمە گوڵاڵەیە کەمانگەر، ئاغای سامانە جێرجیس دانەیەک ئینسانە ئەم سەرزەمینە ئێمە بووگە، ئێوە بوڵدتان کردو. تۆ کۆمەڵە حیزب دموکرات پارتە ئازادی حەلیمە کوردستان گەورەتان کردو، وتان ڕەپەرە خاز ڕەپ ئەخوێنێ. تەوەجۆکەی ئێوە وتان خەیلێ مهمە و هونەرێ گەورەیەکی وا پێوە و حیزبەکان ناویان پێپەیا کرد بە گۆرانی ڕەپ. کۆمەڵە بردیوە ناوە سوبگایە خۆی گر و سرود خۆی، تۆیش چوویتە باوەشی بۆ ئەوان خوێندی، بۆ تۆ خوسووسی خوێندی. تۆ لە لەشە ئەو کامە دڵت گرت. ئای سامانە جێرجیس نە ڕەفیقە منە، نە ئەیناسم، نە ئەزانم کوڕە کێز، نە ئەزانم لە کوێ هاتکە. چی ئێمەی وادار کردە بینە ئەگرا؟
مەسئولیەتێکە وەکو ئینسانێکی کوردی بەرامبەر بە سەرزەمین و خۆمان و ئینسانەکانە خۆمانەوە لەوە دەمانە. ئەو ئاغای سامانە جێرجیشتشە نە مەرامی، نە گۆرانی، نە سەبکە خانەندگی، نە مەطلوبە بەندە بوو، نە مۆردە تەئیدە بەندە بوو. وەکو ڕەفتار و خۆ هەڵس و بنیشت و قسەکردن و خەتە سیاسی و تەفەکوراتە ئێوە و ئەمسالە ئێوە. ئێستا لە بینە خۆتانە ئەوەی وا ناوتان پێپەیا کردگە و ناوتان پێداگە و کامە دڵتان لێگرتگە کوشتێکتانە. من هاتەگەمێژم ئەم ئاغا پەروەندەیە کە دەرمۆردی دروستان کردگە پڕ لە ئیبهاماتە گەورە و ئێوە مجرمینە ڕەدیفە ئەوەڵن و ئێشێ سەر ئەم داستانە بکرێتەوە ئێوە بکێشێنە محاکەمە لە دادگاهە مردمە. تەوەجۆکەی وە منیش نەموت کە من 20,000 دلارم بۆ کۆ کردگەسەوە. خانەمێ زەنگی دا دیڤیتەکەی من مەوجودە بۆ من. وتی ئەم ئاغا کە لە ئێران و گەرەکی و بێتە دەر دەلیلی ئەوەوە کاری پیشڕەفت بکات. تۆکەم ڕەفیق منە ڕابتێ بوو هاتە دەرەوە. بعدە مدەتی هاتە دەرەوە پێیانوە تۆ بۆ خاتری ئەوەی کە بتانی ئزدواجەکەت بکەیت و بچی بۆ نۆروێژ ئێشە 20,000 دلار هەزینەتە بتوێت. گۆڵ ڕیزانیان بۆ کرد بۆیان جۆر کرد. قسەی ئەو خانەمەسە قسەی من نییە. 20,000 دلاریش بە من ڕابتێکی نییە. پولیش ئەسان بۆ من مهم نییە. تۆ بۆت مهمە ئەمە چەسپاندگە بە پوڵ. پوڵەکە بۆ من ئەسان مهم نییە. بۆ من ئەمە مهمە حەقیقەتێکی گەورە لەگرا خەریکە کتمان ئەکرێ پۆخڵە ئەکرێ. ئەوە مهمە. تەوەجۆکەی بە ناوی ئەوانۆ پارەیان ناردووە و حەواڵەی پارەکە بڵاو بکاتەوە. من بۆ ئێشێ بڵاوی بکەمەوە. پێتم وتم ئەم داستانە جۆزا و ئەتەهاماتە سەوا لە سەرشانە ئێوە. تۆ متتەهەمی ئێشێ بیت ئێعلامە بەراعەت بکەی. تۆ ئێشێ بێژی چۆن بووگە لە چ سوورەتێ چۆن اتفاق کەوت کە عەکست بەی شەواهدت بەی سابتی بکەم ئاغا خودکوشی کردگە سابتی بکەم ئاغا سەحنەی قەتڵی ساختەگی نییە. تۆ ئێشێ بێژێم ئاغا ئەسلحەی لەکوێ تەهیە کردگە ئەسلحەی چی بووگە چنە و ئەسلحەیەکی بووگە بۆ ئەسلحەی تەکە خۆیان حەمل کرد. تۆ ئێشێ بێ ئەمانە سابت بکەی. تۆ ئێژی ئەم کوڕە 12 ڕۆژ پێشتر لەوەی کە ئەم سەناریۆیەوە بەحس بکەن و ئەم کوڕە مردوێت ئیقدامی کرد بە خودکوشی و فیشەکەکە فاسد بوو کەرمۆڵ بوو نەتەقی. و تۆ سکوتە کرد و حیچە نەوت و بە کەست نەوت و بە ڕەوانشناسێ نەدوت و بە دوو ڕەفیق نەدوت و بە قەوم و کەس و کارەکەی نەدوت و کەماغە کۆنتڕۆڵکە حەچێکە نەوت. ژنێکی هێناوە و هێندەی قسەی پێ لەبەر کردووە و ناوی ناوە شایەت حاڵ. خانمە گوڵاڵەکەمانگەر من بۆ مبارزات خۆم احترام قائلم و پرنسیبم هەست و برەندە ڕاپەڕین و حرەکەت وە شۆڕشێک کە دەسم پێکردگە ئەوەندە گەورەس. بۆ میلیۆنها ئینسانە ئاست نزمت جنایەتکارە لە مەزانە ئتتهامە وەکو تۆوە باوەڕکە ئەعتبار و کردیتە خۆم ناوە مەژیرە سوال باوەڕکە هەم ناوە ئەو خانممە هەست هەم ئەو خانمە تەکمەنا تەماسی گرکە من نەمگرتگە هەم ئەو ڕەفیقتانە ئەزانی ئەو خانمە کێس هەڵیت بۆ و ئەگەر من ناوی مەترح ناکەم چۆن ئیجازەم نییە. با بڕۆینە دادگا من ناوە و خانمە مەترحەکەم لە دادگا. با دادگایە ماغا تەشکیل بوێت من تێمە دادگا ناوە و خانمە دەم مەسەجەکانی هەناردگەسی بۆم ئەدەم. ئەو خانمیشە تێ بە شەهامەت قسەکە گزارشە غەڵەتێکی نییە بیدات. تۆجۆکەی من قسەم فێرە کەس نەکردە. تۆ کێی ئینسانە بۆ چیشە من دوژمنایەتی تەکە تۆ بکەم
نوخبەیەکی ئەسەرێکی ئەدەبیت هەست من بیوەم، سروەتێکت هەست بیوەم، وەزنە ئیجتیماعیەکت هەست، چیت خانم تۆ کە من غەرەزەی شەخسیەکم لەگەڵ تۆ بوێت. من لەم سەرزەمینە نسبەت بە هەر کەسێک قسەم کردگە ڕۆڵ و نەقشێکی لە نابودی مردمە ئێمە بووگە وی بەحسیم کردگە کەی مەسائلە خصوصی ماوەرگەسە بەرەوە بەحسم کردگە لەگرا تۆ هەی نیت ئێوەن پرەنسیبتان نییە، ئێوەن دەریافتان نییە، ئێوەن تەوسعەتان پەیانە کردگە تۆ ئیستا گەرەکتە بەم تێکنیکانە داستانەکە فەردی و بکەیت و من حەملە بکەمە تۆ جمێن بدەمە تۆ من تحریککەی جواوی داگەسو ئەمە قەبلەن بۆ تۆ ئەجەب ناوی ناوەتە شایەت حاڵ با ناوی شایەت حاڵەکەی بڵاو بکاتەوە. سامان بە شایەتی هەر کەس ئێمەی ناسیوە لە ساڵی ڕابردووە پێش لەوە من بچمەوە کوردستان تا دوا چرکە هەموو ئەرک و هەزینەی ژیانی لەسەر من بووە. چ ڕەبتێکی بە ئێمە هەزەمە تۆ خەریکی خۆت تەبرەکەی برتە سەر فازە پوڵ دووبارە برتە سەر فازە پوڵ لەگرا فازە قەتڵە مەسئلە 20,000 دلار نییە خانمە گوڵاڵە کەمانگەر مەسئلە ئەزانی چییە مەسدەرە خودکوشیم ئاغا فقط نەعیمە نەجەفیە تۆ تەئی دەکردگە بۆی شەهریارە تەحماسبی کرگێسی ئەرسەڵانە ئەمیر ئەحمەدی کرگێسی یار محەممەدی ببەخشن یەک گزارشە پۆلیس نییە یەک خەبەرگوزاریە ڕەسمیە حەلیمە کوردستان تەئید یا تەکزیبی نەکردگە ئەوێ خۆ کەناراو نییە بە ناوی وڵاتە عێراقە یاسایە فدراڵە دەوڵەتە عێراقە حکوومەتە حەلیمە کوردستانی هەست دەوڵەتەن دەردەوڵەتی واتیە تۆجۆکێ لەگرا ئینسانێک کەسێک کە بالئەخەرە بە عنوانە پەناهەندەیەک بە عنوانە ڕەپەرێک دەر هەر ئەبعادێک چهرەیەکی پابلیکە نفڵە بووگە لەوێ حەج گزارشی لە من نەی لە دەسا ئەسن ڕەبتی بە 20,000 دلار و بە پوڵ نییە بۆ ئەدەی لە سەحرای کەربەلا گەرەکتە زرنگبازی دەربێری فەرار بە جڵەو بکەی سناریۆکە ئیرادی هەست خانم تۆ ڕۆژە ئەوەڵ نەهاتی ئەم قسانە ئیستا خەریکیەکەی خۆت وە مەیلە خۆت بیکەی ئیستا ئێمە خەریکین وە مەقاشەم قسانە لە دەمە تۆ دەرتێرین و تۆ قسەهای تر ئەەکەی لە ئایەندە وە مەقاش دەریتێرین تۆجۆکەی ئەمەسە کە میزانە شک لە سناریۆیە کە ئێوە بەحستان کردگە ئاوەکی مەسەڵەن نەعیمە نەجەفیە مدعیە ڕەفیقە ئەم ئاغا لە ڕەفیقێک کە ڕەفیقی بووگە فقط ئەمەی لە دەستێ عەکسەکەی دامنێ بنووسێ بڕوان ناکەم بچن 10 نەفەر کارشناس بێرن تۆ ڕەفیقێکە چۆلەکەی لە ماڵەکە تا هەفتەیە نگەهداریکەی بیت و بزانی چۆلەکەکە تۆپیگە چەنێ ناڕەحەتەویت وا لە بیرتا پشیلەیەکە بوو مینووی ناوە و عمری داوەتۆ وا لە بیرتا دەپرسووی بۆی یاد و خاتراتە مین و بازە کرد چۆن ڕۆژە وەڵم کاورا پیاەک و ئینسانێک و تۆ لە باوە شیاوی 6 مانگ چۆن ڕۆژە ئەوەڵ نەهاتی داستانەکە کولەن تەعریفکەی وەلێ بۆ پشیلەکە فرا هەڵە خراو سامان بە شایەتی مەسنەدی ئەم قسەی شار خواتی معلوم نییە شایەتیەکە کێزێژە وتیان ڕێوی شایەتی کێزوەتی کلگەم کێز سامانە تەحما شاریارە تەحماسبی
نەعیمە نەجەفی ئەمانە تۆ سامانیان ناسیگە سامانیش لەبینە ئێوە حەپەلوش کردیا. سامان بەشایەتی هەر کەسێک کە ئێمەی ناسیوە لەسەر ڕابردوو پێش لەوەی من بچمەوە کوردستان تا دوا چرکە هەموو ئەرک و هەزینەی ژیانی لەسەر من بووە و بە دڵ و گیان و بە ڕزای خۆم لەبەر خۆشەویستی پاک و بێگەردی بۆ کوردستان کردومە. یعنی تۆ هەر کەسێک حەز بکا بە کوردستان هەزینەی ئەدەی. خەڵکینە ئەمەگەر ئەوام فەریبی نییە، ئەمەگەر ئێوە ناخەڵەتێنێت چی خەریکە ئێژیت. ئەم هەزینەی ئەو سامان جرجیسیە داگە چون ئەم خۆشەویستی سامان جرجیس خۆشەویستی بووگە بۆ کوردستان. خەڵکی کوردەوار هەر کامتان خۆشەویستیتان هەست بۆ کوردەوار گوڵاڵە کەمانگەر هەزینەتان ئەدا. باوەڕکەن ئەیدا ئەو سۆخۆیێژی تەمامە هەزینەیە سامان جێرجیسی تەحمل کردە چون خۆشەویستی بووگە بۆ کوردستان. سێکەن ئەو لەگرایشە درۆوەکە هەڵ ناگەڕێتەوە سادقانە بژێ عاشقی بوو، خۆشم لە هەیکەڵی هات، سێوڵە قەشەنگێکی بوو، وەخت و گیانم دەربێ بووی، من گیانم دابوو پێی پوڵ چییە، ناتوانێت لەم قسانە بکە. خۆشەویستی بوو بۆ کوردستان. ئەمە دووارە فەریبێکی تر، ئەمە پۆپولیزمێکی تر، ئەمە فەریبێکی تری ئەفکارە عمومی. تەوجۆکەن لەمە دەبیاتە. پاش بێکاربوونم لە کوردستان هەوڵمدا پارەی سەفەری ئەوروپای جۆر بکەم. 8,000م بۆی قەرز کرد و کەسەکان و بەڵگەکانیشی ڕوونە. 2,000 ما کە بەداخەوە نە باوک و نە برا و نە دۆست و ئاشنای سامان حازر نەبوون یارمەتی بدەن. ئەمە وتی ئەمانە حەچێنێن و منم قسانە ناکەم و ئیستا چووە سەر مەسئلەی ماڵی. تەوجۆکێ چون پوڵم بۆ قرز کردو بەخوا و گەرەکم و بێرمی بۆ ئەوروپا و 2,000 ناقص و جۆر ناو و 8م بۆی قەرز کرد. هەرکە بتوانێ 8 قەرزکە دەیشە توانێ قەرزکە. تەوەجۆ بکە با بفهمی مناڵە نیە تۆ توانیت 8 قەرزکەی دەیشی بۆ قەرزەکەی. هیچ قاچاقچێکیش لە ئەوڵ و مەعامڵەی $10,000 دەکە تواناکە. تەوەجۆت کرد. گەرەک تو نجاتی وەی نەوتوانی هەوایی بێریتی بە ئەندازەی هەرچقەت پول بدی ئاش میخۆری. لەوە خاستر و خۆی بکوژێ لە هەولێرە. دەیتوانی زەمینی بێتە تورکیە، لە تورکیە و یونان و یونانیش وڵاتەکانی تر وەکو تەواو ئەوانەی کە خەریکن. $8,000 خەیرە پوڵ بوو. وتم لەگرا مەسەلە پوڵ نییە، مەسەلە درۆهایەکە کە تۆ خەریکیەکەی. تۆ 8 بۆی قەرز کرد باوک و ڕەفیقەکانی و گشتیان 2,000 بۆ جەم نەکریە دەریکەن. تەوەجۆکەین. بۆچی لە کۆتاییشدا من لە کوردستان نەمام؟ پەیوەندی بە هیچ کەسێ نییە و من و سامان بۆ ئیرزابوونی حسی فزولی خەڵک سامان بۆ ئیرزابوونە حس فزولی خەڵک خراو ناکەم. ئەمە فزولی نییە خانم. ئێمە ئینسانهای متەمەدنێکین. لە مۆسەتە مەرگە ئینسانێ اتفاق کەوتکە کە ئەو ئینسانە لە بەخەڵە تواوگە. تۆجۆکەی تۆ ناتوانی بەحسە ئەمانە نەکەی ئێشێ بیکەی چونە میسانە نەماگە و میسانە دەسی لەم دنیا بڕیاگە و ئێمە مەسئولیەتمان هەست لە کۆمەڵگای خۆمان کە نەهێڵین و گیانە ئینسانەکان بپارێزین و نەهێڵین هەر کەسێ بە ئەندازی شەهەوات و غەرایز و نەفسانیاتە خۆی گیانە ئینسانێکی تر تهدید بکە، نابودی بکە. شێ بزانێت وجدانم جامعە نەنووسووە بێدارە و ئیجازە نادا جنایەت لەم سەرزەمینە بکرێت و تاوانبار دەربچوێت. تەوجۆکەی ئێوە خەیلی ئشتباکەن کە
کە نایە نەمانە مەترعکەن چون ئێوە خەریکن مەردەمە ئێمە بە ئەحمەق فەرزەکەن لەگرا قەتڵی اتفاق کەوتکە مەرگی اتفاق کەوتکە تەوەجۆکەی ئەمە زمانی فزولی بوو کە تۆ لەگەڵ ئەم ئاغا مدەتی ڕاد بوردایسە و ئاغا لەوێ دانیشتایە تۆ لەگراوایتە خەڵک دوتایە تۆ بۆ جگێ بوویت و بەڵێ ئەوە فزولی بوو ئەمە چ ڕەبتێکی تۆ بۆ جگێ بووبیت و یا بە کەسێکی تر بۆ جگێ بووگەسەوە لەسەر چی جگێ بووگەسەوە لەگرا شەوە بعد از ئەوەی کە تۆ ئەگەیتە نۆروێژ خەبەرم مەرگی بڵاوەوێتەوە معلوم نییە کەی مردەگە هەفتەی قەبلتری مردەگە کەی ئەم کوڕە کوژیاگە لە نزاع فیما بینە ئێوە کوژیاگە بە قەتڵە سیستەماتی کوژیاگە لەسەر پول کوشتەکتانە لەسەر چی کوشتەکتانە معلوم نییە یا چون کوژیاگە معلوم نییە ئەمانە ئەو سوالانە سە مردم گەرێکی بیزانێ خۆ مردم نەیگەرە کە بزانێت تۆ لە ناوە ڕۆژات چەند دەحفەتێکیا کەبابتانە خوارد بۆ شێسی خەڵکیمانە بزانێ ئیبهاماتە پەروەندە و مەرگە ئەم کوڕە جواوبار و جالبە تۆ قوتار بووگی خەبەرە مەرگەم کوڕەتێت تۆ دەرچووگی کە خەبەرە مەرگەم کوڕەتێت بە تەواو هێزم هەمیشە لە پشتی بوو و ئێستاش هەر لە پشتیمی چۆن لە پشتیتی چۆن ئێستایش لە پشتیتی یەک دقیقە ئۆکێ خانم گوڵاڵی محتەرەم هیوادارم ئەو شتانەی من بیستومە غەڵەت بیت و جنابت پاک و دروست و ئینسان بیت هەرچەند ئیتر لەمە دوا زۆر شەکم هەیە لە ئەو لەفزە غەڵەمە شیرینتە و ئەو کامنتە جوانتە ئەم سەوتا هەر لەبەر خاتر ئەو کامنتە نووس پڕۆ کردمەوە ئەنێرم بۆ ئاغای پەیمان هەیدەری من ئاغا سامان نە ئەناسم نە ئاغای پەیمان هەیدەری ئەناسم نە فرند منن نە دۆست منن تەسادفەن دۆستێک من لایڤەکەی ئاغای پەیمان شر کردبوو من لێ نەبینیم وە شاهد چۆن شاهدە ئەو قەزایای تریش بووم نەمتوانیانی تااقتم ناوەرد ئینسانەتی وجدانی خۆم پێم وتی پێ بڵە بگەینم بە ئاغا پەیمان کە ئەم شتانە هەیە لەوانەیە شتێک ڕۆشنەوە بێتەوە تۆ ئەتوانستی نەبەو جۆرە بێ تەربیەت و بێ ئەدەب و بێ خانەوادە زۆڵ ئاخر وەڵا زۆڵ نیم هەگەر زۆڵیش بم تا ئێستا نەماڵ کەسێکم وێران کردووە نەماڵ کەسێکم خواردووە نە کەسێکم کوشتووە خۆم بۆ خۆم ژیاوم بە ئازادانە و بە ئینسانەتی و بە وجدانی کێ ئازاد و پاک و تا ئاخریشی هەم هەر ئەوەک بیستومە هەر شتێک شاهدی بوومە ئەگەر دادگایەکیش بکرێتەوە من تێم تا ئاخری هەم و تێم ئەزیزەکەم نەگەران مە بە تۆ ئەتوانستی زۆر بەڕەحات لە سەفەکەی خۆت شتێک بنووسی هەتا خۆت تەبرئە بکەی با نەکیشتەم جەریانە نەکیژێتە ئێرە خەڵکەکە شەکەکەن خەڵکەکە ناڕەحەتە بن پێ من لە سامانە ناسم نەئیمە ناسم لە شەهریار ئەناسم من تەسادفەن یەک ڕۆژ لایڤەکەی ئەم ئاغەمە بینی تەسادفەن تەلەفۆنێک ئەو ئاغەیشەمە بیست ڕەبتی ئەم دوو قەزیە یانێ ئینگار کە کەسێک بە من تەلەنگۆرێکدا من ئەم شتانە بێڵمەوە بێژمەوە وجدانم قبول ناکا نێژمەوە ئەم خانەمە من خەریک بووم دیڤیتەکەمە کرد تەکستێکی فەیسبووکی دا بە من وتی من وۆیسێکم هەنارگە بڵاوی بکەرەوە لەتوان ئەگەر ئەکرێت زەحمەتێ بکێشن بنووسن کە من ئەتوانم چهرەیە ئێوە نیشان بدەم یعنی چهرەیە ئەو تێکستە کە داتان ئەگەر ئەتوانم تا من نیشانی بدەم چون من هاوکات خەریک بووم تەفسیرە مەتنە خانەم کرد من نەگوێم دابوو نەمە ئەمزانی ئەم خانەمە چی نە ئەمزانی گەرەکی چی مەترح بکات سادقانە ئەوەی وتی من بڵاوم کردو دووبارە
لطفا ئەگەر ئێوە پێتان مناسبەوە گەرەکتانە تا من ئسپاتی بکەم ئێوە حرم دقیقە ئەم لە حەزان تێکسە فەیسبووکیتانە بە مندا و ئەم دەنگیشە من داوام لە ئێوە نەگرت بۆ خۆتانە ناردان کاملا وازح بوویتە بەرسوت لە ئاخری و بووین خب ئێستەشە لە پشتیمی ئەم ئاغا مردگەگە لە پشتیتی بێ تەمامە ئەم پەروەندەیە مەرگە ئەم ئاغا و گرێهایێ کەوا لە ناوە پەروەندەکە بیکەرەوە وەکیلیشی بۆ بگرە لە هەولێر بزانە بۆ پۆلیسە هەولێر لێکۆڵینەوەی نەکردگە بۆ گزارشە پزیشکە قانونی نییە بۆ گزارشە ڕیزە پۆلیس لەگرا مەوجود نییە بۆ خەبەرگوزاریەکان مخابرایان نەکردگە بچۆ کارە بکەوە پێژن لە پشتی بوون ئەو دەم هەراشە داماوەش با بەڵگەی قسەکانی خۆی بخاتە ڕوو بەڵگەی قسەکانی من ئستدلالەوە دەرهاوردنە تەناقوزە لە تۆ تماشاکە خانمە گوڵاڵەکەمان گەر ئێوە ئینسانهایەکی لە جامعەیە ئمڕۆژینە دنیایە ئمڕۆژین بە دوور بگەنەوە خانمە ئیجازەی بە مندا کە من نیشان بدەم کە ئەو خانمە کێس وە چی نووساگە ئەو خانمەسە ئەوسە نووساکێ سەوت فرستادەم میتونی باز کنی تو لایف ئەو خانمەسە نە ڕەفیقمە نە ئەیناسم نازانم چیست دانێ ئینسانە کوردی ئینسانە بە شەهامەتە خب ناسیتانیتە باش بوو کە ناسیتان چون ئێمە شەو خانمان ناسین ئیتر بچووکترین ئەزیەت و ئازار لە تەرەفە ئێوە متەوەجێ و خانمە بوێت لەگەڵ زەبرە ئێمە تەرەفن و بەخاست بدانن چ نەعیم چ ڕەفیقەکانە نەعیم چ تۆ و چ ڕەفیقەکانە تۆ و بەخاست بزانی ئەو دەم هەراشە داماوە با بەڵگەی قسەکانی بخاتە ڕوو یا بفەرمی بڵێ مزەخرەفی وتووە خەریکم پێتمەوت ئێوە تەوسعەتان پێیان نەکردگە تاکە دنیای ئەمڕۆ ئاشنانیین وەختی تۆ ئەوەن بۆ بازجوویی لە تۆ ئستەیتمنتێک ئەگرن لەم ستەیتمنتە تۆ قسە ئەەکەی لە ئەوەڵۆ پێت ئێژن ئەم قسانە کە ئەیکەی بە عنوانە شەواهد لە دادگا بەرعەلەیهت بەکارتێت بەرعەلەیهت بەکارتێت پێدێژن و بعد شورۆکەنە سوالکردن لە تۆ بۆیە تۆ هەم ئەتوانی داوای وەکیل بکەی بۆ خاتریەوەی بزانی چۆن جواوە دەیتەوە چون قسەیەکەیەکەی لەسەرە دەکەفێ چون ئەوانە لە تەحلیلە قسەکانە تۆ لە تەناقوزگوییە توە لە پەردە پوشیە توە بزانە خانمە گوڵاڵێک کەمانگەر تۆ چیتە دادگا لەگرا پێت ئێژێ تۆ قەسەم ئەخۆی تۆ سوێن دەخۆی کە من حەقیقەت بێژم تەواوە حەقیقەت بێژم وە شتێک بێجگە لە حەقیقەت نێژم یعنی حەقیقەت کێژم هیچ حەقیقەتەکە ناقرتێنم نیوەی بێژم نیوەی نێژم و بێجگە لە حەقیقەت شتتر نێژم یعنی داستانی حەقیقی نێژم پڕی بکەم لە درۆ سوێندە دەدەن هەر بەم قسانە لە تۆ دەرئەخەن کە تۆ مجرمی یا مجرم نییەی تەوەجۆت کرد قبل زەمەی ئەنگوشتنگاری کەشف بوێت DNA کەشف بوێت
ئەسلحە شناسی کەشف بوێت قبل لەوەی کە ئەمانە کەشف بوون و بێنە ناوە دەستگاهە پۆلیسی و جەزایی هەر قبلن لەسەر قسەکردن و تەحلیلکردن مجرمیان ئەدۆزیوە. من خەریکم تۆ تەحلیل ئەەکەم شەواهد لە گفتار ڕەفتار و اتفاقات ڕابردوو تێرمۆ ئەمانە عمومین مردم ئەیزانێ و سوالن ئەمانە تۆشی جوابیت و تۆ حملە ئەەکەی بە من حمدی شخصی بە من ئەەکەی من تابە تەحمڵە ئەمە هەست چون ئالەگرا ئەم کەیسە جۆرم و جنایەتێکە و ئەم تریبون ڕاپەڕینە دادگاهە عمومیە مردمە بەرعەلەیه ئێوە مادام ئەم سەرزەمینە ئێمە لە ناو فسادێکی سیستەماتیکا گیری کردە و مردمەکەی سیستەماتیک نابود ئەکرێن ئەم مردمە ئیشێ بتوانن لە خۆیان دفاعکەن ئەوە بۆی ڕاپەڕین ئەوڵین دادگای بەرعەلەیەوە تەشکیلدا دای لەمەوە بەبعدی شەمکارە ئەکا و لەمەوە ببعد نایەڵێت لەم کوردەوارە مجرمین دەربچن و خوێنە ئینسانە کوردی ماڵی سروەتی بە تاڵان بچێ بەدەست ئێوە و ئەوامە ئێوە ئاواسە مؤسسات داگیرکەر داخرێت ئێمە ساحەتە مردمە خۆمان بە گەورەترین دادگا ئەزانین و ڕەئیە مردمە خۆمان ئەوە مردمن ڕەئیەدەن تۆ چکارەی مردمن قزاوت ئەکەن تۆ بەریت یا تۆ محکومی و داوای لێبوردن بکە دەنا بە دڵنیاییوە لە دادگای بریتانیا شکاتی یەکەم خانمە گوڵاڵە کەمانگەر لە تۆ خەیلی کوڵفتر خەیلی گەورەتر دەسە خۆشوێ بچوو هەر کاری لە دەسە تێ دەریغی مەکە ئەو پەیمانە حەیدەری لەم تریبونە پێتی وت تۆ و ڕەفیقەکانە لەوێ کامنتیان بۆ دانیاگە کاورای بامشاد بچن هەرچی لە دەستان تێ دەریقی نەکەن بشنە دادگای بریتانیا وەکیل بگرن ئقامەیە داوا بکەن بەر عەلەیه من بیکەن و من شتێمە دادگا خەیلی عالیە ئەزانی چێ خانمە تەوسە ئاپەیانە کردک و دنیانە دیگ ئێوە دنیای غەربیش ناناسن نەزم و سیستەمیشی نازانن دەستگاهە قەزایشی نازانن چی جۆرمە چی جۆرم نییە تەوەجۆکەی مشتێ تەوسە نەیافتگە تووسەری خوردەیە بە کۆی لە بووگە نۆکەرە بەرساختە هاتکنە مروپا فکرەکەن پۆلیس خواتانە ئەم دەوڵەتانە خواتانە تەکانە خۆی ژێزەنە دەم بۆ پۆلیس دێزەنگ بۆ پۆلیس دێ بڕ بوو دادگا من نەزانم چی جۆرمە چی جۆرم نییە خاڵی درۆ ئیستە تۆ دەیان حەملەی شەخسی کردە من ولی من لەسەر قەزیە شەخسی نهاتمە سەرە تۆ ڕاپەڕین لەگرا مەرگە مەشکوکە ئینسانێک اتفاق کەوتگە بەر ئەساسە قسەی خۆتان سەناریۆیە خۆتان دادگاهە عمومی لە فەزای سایبەر وە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەر عەلەیه ئێوە دانیاگە لە ئەفکار عمومی و ساحەتە ئومەتە کوردیە چون سەرزەمینە ئێمە سەرزەمینێکی ئشقاڵیە تەوەسەتە کۆرپۆرێشنەکان نەهاد و مؤسساتە کوردی مەوجود نییەن مردمی مەوجود نییەن تا بتوانن ئیحقاقە حەقە ئینسانە کوردیەکان بکەن بچۆ بیکە بچۆ خانم گیان تۆ خەیلێکت ماگە بفەهمی ئەبعادە گەورەیە تەفەکورە ئێمە شخصیەتە ئێمە نەتۆ ڕەفیقەکانە بەرساختەی وەزارەتە اطلاعاتە دوا لەم جنایەتە سیستەماتیکە بەر عەلەیه سامانە بێفەڕ ئەنجامتان داگە تۆ فرەگەرەکتە نەعیم و شەهریار دەرباسکەی گشتی سەرنجەکان بکێشیتە تەرەف خوەت دیارە ئینسانێکی یەکەمێ کۆنترۆڵت بەسەر خۆتۆ نییە ئەوان خاس بازی دەدەن ولی ئەمە زیرەکیە منە کە نایەڵم ئەوان دەرچن
ئەنا تۆ خەریکی تەمامە تەوەجۆهەکان بەرەو خۆت ڕائەکێشی بە تەنهایی خۆت ئەەکەیتە ساحێوە ئەم جۆرمە و ئەوە ئینساف و زیرەکی و ڕۆحە ئینسانی و عیداڵەتە ئێمەس کە نایەڵین ئەوانەی کە تۆ ئەخەڵەتێنن و تەحریکەکە دەکەن و حەق و سکوتت لێ ئەسێنن بتخەنە ئەم وادیە. خانمە کەمانگەر ئەگرا ساحەتە مەردمە ئەنا باوەڕکە جەنابەت ناتوانیت بە هیچ شێوەیەک هیچ ئێسایە دەبێ بکەی لە حوزورە ئێمە ناتوانی. خەڵکی کوردەوار ئەمە دفاعیە خانمە کەمانگەر بوو بۆ قوتارکردنە خۆی لە مەزانە ئەم ئتهامە. ئەو عاملان و قاتڵان ئەوانەی کە شوبهەی قەتڵ وا لە سەریانە تەحماسبی وە نەجەفی ئەو دووە زرنگن سکوتیان کردەگە سکوتە مطلقیان کردەگە ئەم هانە هەدەن ئەمیش خەریکە حەچی تەوەجوهە بەرەو خۆیەی کێشێت لەمەی کە فیمابین ئەم سێ نەفەرە اتفاقێک هەست و پەردەپۆشی کریاگە هیچ شەکێکی تیانە چ ڕاز و ڕەمز و پەردەهایەک مەوجودە هیچ کەسێک نازانێت تا ئەوەی کە زەمانێک ئێمە چنگمان لە چنگامانە گیر بێت و ئەم داستانە پێیان دەرخین. لەمەی کە مەرگە سامانە جەرجیس مەشکوک درۆزنانە هەڵوەسریاگ و پڕ لە ئەبهام و ئیقمازە و حکوومەتە حەلیم کومەکیانی کردە لە دەربازبوونە ئەم لە بەستنە پەروەندە و تەحقیق نەکردن و ڕسانەیی نەکردنی هیچ شەکێکی تیانە هیچ شەکێکی تیانە تا بزانن چۆن سیستەماتیک ئەگەر مەیلیان بوێت هەر کەسێ مەیلیان بوێت ئەیکوژن جنایەتەکەن بەرعەلەیهی و پۆخڵەیەکەن ڕاپەڕین و کوردەوار و سەربەخۆ ئەم جنایەتانەی ئێوە گشتی ئارشیڤەکە و ئێوە لە عەداڵەتە ئومەتی کوردی و مەچەکە ئینسانە کوردی دەرناچن نە تۆ نە حیزبەکانە نە فەعالە جامعەی مەدەنیت نە دەوڵەتە کۆرپۆرێشنیت نە ئەوەی بۆ ساتێ بۆ لەحزەیەک بە نۆعێک دەسی بووگە لە خەساندن نابوودی و بەلا ڕێبردن ئینسانە کوردی لە جەهل سیستەماتیکێ کە بەم جامعەی ئێمە دریاگە لە کاوڵی سیستەماتیکێکە بەسەر ئەم جامعەی ئێماتکە جوڵتم داوە بنووسە دووبارە تۆ 100 جاری تر بنووسی من 100 جاری تر ئەم دادگا بۆ تۆ بەرگوزارەکەم خەڵکی بوێنێت و خەڵکی حکم بدات خەڵکی قسەکانە تۆی شنەوت لە ناو ئینستاگرامەکەدا هەست من دام نەنیا بۆ خاتریەوەی ئەو کەسێ عەکسی گرت و لێ دەرنەچێ کێسکە عەکسی گرتگە لێ هەناردگیسی بۆم بۆیە دام نەنیا ئەنا ئەوەی ئینستاگرامە تۆی هەست ئیستا توانێ بڕوا عەکسی لێ بگرێ و بێریتی دایبنی کەمانە نووسینە تۆ بوو دەسە ئەو خانەمیشە خۆشوێت دەسە خانەمە سۆلاش خۆشوێت کە وجدانێکی نەنووست و وجدانێکی بیداری بوو و سعی کرد لە کەشف حەقیقەتا یارمەتی دەرە مەردم بێت و نەقش و ڕۆڵی خۆی بە عنوانە ئینسانێکی مەسئولە کوردی بگێڕێت. خانم سۆیلا ئێوە شخصیەتتان کەرامەتتان وجودتان لە تەرەفە ئێمەوە بە تەمامە قودرە دەپارێزرێت کەسێک بچووکترین تۆهین بە ئێوە بکە بچووکترین حەملە بە ئێوە بکات لەگەڵە زەبرت دەسێ ئێمە ڕووبەڕواوێتەوە خیاڵت ڕاحەت وێت نایەوە